ئیکەتر لە ئامۆژگاری قەومەکەی بۆ قارونی ستەمکار دەیانوت ولا تنس نصيبك من الدنيا. ئەمش نەسیحەتێکی جوانە بۆ قارون، بۆ دەوڵەمەندەکانی ئەمڕۆژ. ئەو بەشەی کە هەتە لە دنیادا فەرامۆشی مەکە، بەشەکەی خۆت. واتە خوای گەورە سەرۆت و سامانێکی پێت بەخشیوە دەوڵەمەند، با بە خۆتەوە سەرۆت و سامانەکەت دیار بێ، بە مناڵەکانتەوە دیار بێ، بە سیارەکەتەوە، بە خانووەکەتەوە دیار بێ، بە هەموو شتێکتەوە دیار بێ، با خەڵک بزانێت تۆ هەتە. بەڵام مناڵم بەسم پۆز نییە، مەبەستم ئەوەیە دەوڵەمەندێکی زۆر هەیە داما و خۆی داما و ماڵ و مناڵی داما و ژنی داما و احتیاجی 5,000. ئەمە بەڕاستی ئەو بەشێک کە لە دنیادا هەیە بۆ خۆی لە بیری کردووە، بەس کۆیە کاتەوە نایخۆم، مناڵ ئەچەوسێنێتەوە، ژن ئەچەوسێنێتەوە، دەوروبەری ئەچەوسێنێتەوە، تەنها لە بەرەوەی پارەکەی کەم نەکا، بەڵام ڕۆژێک دێت هەر هەمووی بەجێ دەهێڵێ. بۆیە دەوڵەمەندەکان ئەوەی کە هەتانە بیخۆن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە، ئەفەرمێ خوای گەورە ناز و نیعمەتی بە عەبدێک بەخشی، بە کەسێک بەخشی، پێی خۆشە خوای گەورە پێی خۆشە شوێنەوار و ئاسەواری ئەو نیعمەتەی خوا بە تۆ دیار بێت. دەوڵەمەندی وەکو فەقیر مەژی. جا ئینسانی بەخیل، ئینسانی ڕەزیل نەخۆشە، عەقلیەن تەواو نییە. دەوڵەمەندە وەکو فەقیرەژی، دەوڵەمەندە بەدبەختە، باشە تۆ ماڵ و سەرۆت و سامان بۆ کێ کۆکەیتەوە؟ تەمەنە چۆتە 50 ساڵ، 6 ساڵ، 7 ساڵ بەتەمایی چیت؟ ئەی کاکە 50 ساڵ تەمەنتە، بەخوا زۆرت بژی هەر 50 ترەژیت، حەچەنێ بژیت، چیت ماوە؟ تەمەنە 60 خۆ 60 تر نەماوە کاکە 120 ساڵ. کێ کاتە 120 ساڵ؟ دەگمەنە. کەواتە بیرێک لە خۆت کەرەوە. بەیانی بۆ بکوزاوای جێ دێڵی وەڵڵاهی بە ساڵ نایەنە سەر قەبرەکەیشت. بیخۆ بینێرە بۆ قیامەتی خۆت. ولا تنس نصيبك من الدنيا. بەشی خۆت لە دنیادا بخۆ، بە شێوەیە کە ئیسرافی تیانەکەی بیخۆ. یەکێتە هەندێک لە زانان دەفەرمون نەسیب واتە بەشەکەی تۆ لە دنیادا کفنەکەتە. ئەی دەوڵەمەندەکان، کفنەکەتان بیر نەچێ، گیرفانی نییە، 1 دینار و 250,000 لەگەڵ خۆتانە نابن بەناو قەبرەکە، ئەوەشتان بیر نەچێ. بیخۆن، با ماڵ و مناڵتان چاویان لە دەستی خەڵکەوە نەبێ، چونکە خەڵکێکی زۆر هەیە ژن و مناڵەکانیان داماو بووە. دەوڵەمەندە بەس وەڵای ئەگەر یارمەتی ژن و مناڵەکەی بدێ خێرتەکە، هیچ قیمەتێکی نییە، حاڵیشی زۆر باش، زۆر هەیە بەم شێوەیە. خۆی چەوساوەتەوە داماو بووە، ژن و مناڵەکەشی قورب بەسەرن. ئەمە نەسیحەتی قەومەکەی بوو بۆ قارون کە ئاگادار بە ئەی قارون، ئەوەی کە خوا پێتی بەخشیوە بیخۆ، بەشی ماڵ و مناڵی خۆشتی لێ بدە و کفنەکەیشت بیر نەچێ.